خۆرەخکاریەوەیە کە لایەنێک یان دەستەیەک یان کۆمەڵە کەسانێک دەست بەسەر شمەک و خزمەتگوزاری ئاگرن نایخەنە نێو بازاڕەوە بەمبەستی بەدەستێنانی قازانج. طبعاً پێناسەی زۆر گەورەتر و فراوانتری هەیە، بەڵام من پێناسەیە کە بۆ لەگەڵ بازاڕا بگونجێ واتە شمەک و خزمەتگوزاری لەلایەن دەستەیەک تاقمێکەوە دەستی بەسەراگیرێ بەمبەستی بەدەستێنانی قازانج. خۆرەخکاری ئێمە وتمان ئەو دەستە و لایەنی کە دەست بەسەر شمەک و خزمەتگوزاری ئاگرێ ئامانجی بەدەستێنانی قازانجی تایبەتیە. واتە هەرکە کۆمەلگایك قازانجی تایبەتی تایە زاڵ بوو قازانجی کۆمەڵایەتی لاوازە بێ، واتە تاکەکانی کۆمەلگا دوو جۆر باجێن لێرەیە. یەکەم لە ڕێگەی شمەک و خزمەتگوزاریان بە نرخێکی گونجاو دەست ناکەوێت، دووەم لە ڕێگەیەوەی بڕێکی زیاتر شمەک و خزمەتگوزاری کوواڵەتی نزمێتە نێو بازارەوە ئەمان کە ئیکڕن دیسانەوە باجێن ڕەنگە ئەم باجیان لە بواری کۆمەڵایەتی و تەندروستی شابێ. واتە کاتێک کە قۆڕخکاری لە هەر کۆمەلگایەکە هەیە زیان بەسەر جەمتاکانەگا زیانەکەش دوو لایەنەیە، لایەنێکی تایبەتە بۆی ئێمە لە ڕێگەی بەرزبوونەوەی نرخەوە زیانەکە بین، لایەنی دووەمی تایبەتە بە لایەنی تەندروستی یان لایەنی کۆمەڵایەتی کە شتومەکێکی تەندروستێتە نێو بازارەوە. ئێمە کە باس لە موچەی فەرمانبەرانەکەین بیرمان نەچێن باس لە خەرجی گشتی دەوڵەتەکەین، واتە لەژێر دەسەڵاتی دەوڵەتە ئەم پارە دابش ئەکرێ بۆ ئەو کەسانەی کە ئیش و کارێکیان هەیە لە دام و دەستگاکانی دەوڵەتە. ئەگەر بین باس لە سیستەمی دارایی بکەین دروستترین شێواز بۆ پێدانی خەرجەکان ئەوەیە لە ڕێگەی سیستەمی بانکیەوە بێ، بەڵام لێرە پرسیارێکێتە پێشەوە ئایا چه جۆرە سیستەمێک بانکیەڵ بژێرین؟ ئایا کەرتی تایبەت ئەو بانکە بەڕێوە بایا کەرتی گشتی؟ ئەگەر هاتوو کەرتی گشتی بەڕێوەی با ئەو کاتە ئامانج لی وەگەڕخستنی پارەیە سوڕی پارە لە نێو ئابوووریەکە زیادەکە. بەڵام ئەگەر بێت و کەرتی تایبەت موچەی فەرمانبەراندا بەشکە ئەو کاتە ئامانج لی بەدەستێنانی قازانجە بۆ کەرتی تایبەت. جا ئەم کەرتە تایبەتە لە ژێر ناوی بانقێکا بێ، لە ژێر ناوی دەستەیەکا بێ، لە ژێر ناوی حیزب و لایەنێکا بێ، ئامانجەکەی قازانجە. ئێمە کە باس لە هەژماری منەکەین با پۆلێنی بکەین بۆ دوو لایەن کە خەڵک پێی قوبوڵ نییە، پێی دروست نییە، با پۆلێنی کەین بۆ دوو بەش. لایەنی یەکەم تاکەکان وەرەگرین. کاتێک کە من موچەیەکم لە دام و دەستگایەکایە کە دام و دەستگاکە گشتی نییە سەر بە کەرتی تایبەتە، واتە ئەم موچەی من بە لە کاتی ئیفلاسکردنی بانقەکەیە معڕەزە بۆ ئەوەی تووشی دواکەوتن ببێ، معڕەزە بۆ ئەوەی بفەوتێت، و لە کاتی سەحەبکردنی پارەکەشە معڕەزە یعنی بۆ ئەوەی کە بڕێک پارەی لێوەربگیرێت. ئەمە لایەنی یەکەمە. لایەنی دووەمی بۆ من وەکو فەرمانبەرێک ئەو ڕێکارم پێ باش نییە، لەبەرەوەی هۆکارەکان زۆرن، هۆکارەکان لە یەک هۆکار نییە، بە ڕۆژێک دروست نەبووە. هۆکارەکان هۆکاری یەکەمە توانم بڵێم پچڕانی متمانەیە لە نێوان هاوڵاتی و دام و دەستگای حکوومەتە کە لەلایەن لایەنێکی دیاریکراوە بەڕێوە برێ. ئەمە هۆکاری یەکەم. هۆکاری دووەم قەیرانی چەند ساڵی لە 2014 هەتا ئێستا قەیرانی کۆکراوەی 10 ساڵ وای لە حکوومەت کردووە کە کاتێک کە بە دڵنیایی یا بەتۆڵێ موچەکەت لە کاتی خۆیان وەرئەگری هاوڵاتی ئەو دڵنیایی دەست ناکەوێت چکە چەند ساڵێکی لەبەردەستایە. هۆکارێکی تر هەیە کە جگە لە نەبوونی متمانە، جگە لە دواکەوتنی موچەم، ئێمە هەژماری من لە ڕێگەی ڕێنماییەوە کراوە، لە ڕێگەی یاساوە نەکراوە. هەژماری من تا ئێساڵێ فەرمانبەران لە ڕێگەی هەژماری منەوە موچەکانیان وەرەگرن، بەڵام پێی نەوتوین ئایا ئێمە لە سا 75 موچەکەمان وەرەگرین ئەتوانی سەحبیکەین یا لە ساسەکە. پێی نەوتم ئایا لە داهاتووە ئەو قەرزانەی کە لەسەر هاوڵاتی کەڵەکە بۆ بەهۆی دواکەوتنی موچەوە ئایا حکوومەت لە هەژماری من وەری ئەگرێتەوە یان نا، چکە هەموو ئەمانە پرسیارە لای هاوڵاتی و لەبەر ئەوەی متمانەش نییە هاوڵاتی گریمانی باش نابا بۆ حکوومەت، گریمانەکانی خراپە بۆیە هەژماری منی پێ قوبوڵ نییە، لەبەرەوەی ئەڵێم قازانجەکە بۆ کەرت و لایەنێکی دیاری کراوە. دووەم موچەی من زۆر بە ئاسانی ڕەنگە ڕوبەڕووی فەوتان یان پێنەدان ببێتەوە. خاڵی سێمیش کە زۆر گرنگە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکە یان دوورە حکوومەت هەژماری من وەکو کارتێک بەکاربێنێ بۆ ئەوەی قەرزی کەڵەکە بووی چەند ساڵی کە بەهۆی دواکەوتنی موچەوە لە لای هاوڵاتیانە لێ وەربگیرێتەوە. بۆیە هەموو ئەمانە ترسن هاوڵاتی ناتوانێت هەژماری من قوبوڵ بکات. کاتێک باس لە هەژماری منەکەین هەریەک لە ئێمە وەکو هاوڵاتیەک مافی هاوڵاتی بوونمان هەیە لەم هەرێمەیە، کەس لە ئێمە دژی حکوومەت و دەستەی بەڕێوەبردننی حکوومەت نییە لە هەرێمی کوردستانە. ئێمە لەگەڵ مافی خۆمانین، ئەرکمان جێبەجێ کردووە مافمانەوە لە کاتی خۆی بەپێی پێداویستی ڕۆژگار و ژیانی ئێمە کە لە بازاڕە پێویستمان پێەتی. کاتێک کە حکوومەت هەژماری من بۆ هاوڵاتیان تەڕحەکایان ئەیخاتە بەردەستیان یەکەم ڕوونکردنەوەی پێویست لەسەر هەژماری من نەدراوە، بە یاسا جێبەجێ نەکراوە.
ئەو قسەی کە زۆر باوە ئەڵێن هەژماری من لەلایەن حیزبێکەوە یان لەلایەن دەستەیەکەوەیە لە خۆڕا ئەم قسە ناکرێ هەژماری من بۆ ئەوەنە جەختی لەسەرەکرێتەوە ئەمەش دیسانەوە بۆ بە گرێک لە دەرونی هاوڵاتیە ئەڵە دیارە ئەمە باگراوندێکی لە پشتەوەیە ئەمە لایەنی یەکەمە هەر لەلایەنی یەکەم بۆستم زۆر قورسە بۆ ئێمە کە لە 8 ساڵ پێش ئێستا دروشمەکانمان ڕیفراندۆم بۆ ئابووری سربەخۆ بوو دروشمی ئێستامان لەگەڵ بەغایە هەژماری من بێ سێری بچووکردنەوەی قاڵبی حکوومەتکە بچووکردنەوەی هاوڵاتیانی هەرێم ئەمە لایەنی یەکەمە کە هاوڵاتی زۆر لی یانی دڵنیانیە لی لایەنی دووەممان هەیە حکوومەتی عێراقی چەند ئۆپشنێکی خستۆتە بەردەسی هەرێمی کوردستان ئۆپشنی یەکەم یان هەڵبژاردەی یەکەم ئەوە بوو کە بانقەکانی ڕەشید و ڕافیدەین لقەکانیان لە هەرێمی کوردستان چالاک بکرێتەوە لە ڕێگەی ئەو بانقانەوە موچەی هاوڵاتیان دابەش بکرێ ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ هاوڵاتیان زۆر سوودمەند دەبن چونکە ئەم بانقانە لە ژێر ناونیشانی یان لە ژێر ڕکێفی حکوومەتان کاتێک تووشی ئیفلاسە بنەوە تووشی هەر کێشەیەکی داراییە بنەوە حکوومەت بە پرسیاری هەڵ ئەگرێەوە نایڵە موچەی فەرمانبەران بفەوتێت بۆیە هاوڵاتی ئەم بانقانەی پێ دروستە و خاڵێکی تریش بانقە حکوومیەکان لە ڕێگەی پێشکەشکردنی پێشینە و قەرزی بچووک و قەرزی مامناوەند و قەرزی خانوبەرە هاوڵاتیان لە ڕێگەیەوە توانن سوودمەند ببن بۆیە هاوڵاتی ئەم بانقە حکوومیەکانی لا پەسەندەوە لا دروستێتی لە نێوان ئەم دوو باڵانسەیە نە حکوومەتی عێراقی هەژماری منی پێقوبوڵە نە حکوومەتی هەرێمی کوردستان بانقی ڕافیدەین و ڕەشیدی پێقوبوڵە هاتن بڵین کێشەکەیان بۆی گەورەتر نەبێم بانقێکی تیجاری کە لە ژێر ڕکێفی حکوومەتی عێراقەیە تەرحیان کردووە لە ئێسایە TBI بۆ ئەوەی موچەی هاوڵاتیانی ینی لێوە دابەش بکرێ ئەم بانقش خۆی قسەی زۆر لەسرە ئەم بانقە ینی یەکێک لە دەستەکانی چەند جارێک ڕوبەڕووی گەندەڵی بووتەوە بەڵام ئەم بانقە لە ژێر ڕکێفی حکوومەتی عێراقیایە بیرمان نەچێ پرۆژەکەی حکوومەتی عێراقی ئاراستی هەرێمی کردووە ئەڵێ هەتا چالاکردنەوەی بانقەکانی ڕافیدەین و ڕەشید ئەتوانین موچەی هاوڵاتیان لە ڕێگەی بانقی TBIەوە دابەش بکرین واتە ئەمە پرۆژەیەکی موقەتە بەڵام حکوومەت ئەیەوێ ئەم پرۆژە جێگیر بکە بۆچی چونکە TBI دیسانەوە بەشێکی حکوومیە و دیسانەوە حکوومەت ئێوە لە ڕێگەی TBI هەر هەژمونێکی بەسەر هاوڵاتی خۆیان بمێنێت بەڵام پرۆژەکەی عێراق TBI پرۆژەیە کە پێشکەشی هاوڵاتی کرۆ کاتیە بۆ ئەوەی تا بانقەکانی ڕەشید و ڕافیدەین ئەکتیڤەکرێن لە هەرێمی کوردستانە ئەگەر لە ڕێگەی TBIەوە تەوزیع بکرێ هەتا ئەم دقەی دادگای فیدراڵی ناوی لێنانە بە نیشتیمانیکردنی موچە یعنی پێی ناوترێت تەڵچین بۆیە پرۆژەکە جارێ هەیە بەڵام باشترە لە هەژماری من بەڵام ناگاتە چالاکی و ئەکتیڤی و دروستی بانقە حکوومیەکانی ڕەشید و ڕافیدەین ئەگەر پێی بڵین لە ڕێگەی هەژماری منەوە تا چەند مافەکانی دەستە بەرەبێت تەنها مافێکی نەختینەی دەستە بەرەبێ کە موچەکەی خۆیەتی وەری ئەگرێ کە دڵنیا نییە لەو بڕەپارەی کە وەری ئەگرێ چۆن وەری ئەگرێ لە چ کاتێکا وەری ئەگرێ مۆکو پرۆژەی هەژماری من بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی من هاوڵاتیەکەم لە هەرێمی کوردستانم و لە ناو سنووری جوگرافیای عێراقم ئایا من لە نێوان کێشمە سیاسەکانی هەرێم و عێراقا من بۆ بفەوتێم لێرەیە دیسانەوە ئێڵێمەوە خەلەلەکە ڕاستە عێراقا ڕاستە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە لە ناو هەرێمی کوردستانین حیزب و دەستەکانی کە حکوومەت بەڕێوە بن بەرپرسیەکە من لەم ئاراستەکە دروست بووە چونکە ئەو مافی هاوڵاتی خۆی نەپاراستووە یان لە سیادەی دەوڵەتێکی نەپاراستەوە کە لە ناویایەتی کەواتە حکوومەتی عێراقیش ڕەتفعلی هەیە بەرامبەرەوەی کە مافی هاوڵاتیان نەپارێزێ لێرە ئێستا بۆ دادگای فیدراڵی خەڵک هاوڕایە لەگەڵەیە لەبەرەوەی بەسەر حکوومەتی عێراقی شاتێپەڕی و بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانی شاتێپەڕی بە هەردوو لە ناچار ئەکا کە مافی من وەکو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو سروری جوگرافی عێراقا بدرێت کۆتاوی سەرەتاش هەرە بێ وا بڵین هەژماری من لە ژێر ڕکێفی لایەن و دەستەیەکی دیاری کراوایە ئامانجلەی بەدەستێنانی قازانجە بە ڕێگای یەکەم بەدەستێنانی قازانج دووەم زاڵبوونی هەژمونی حیزبی بەسەر هاوڵاتیە ئەم دوانە ئەمە ئامانجی هەژماری منە بۆیە هاوڵاتی قوبوڵی نییە واتە ئەگەر بێت و هەژماری من بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە هیچ شتێکمان نەکردووە بۆچی هیچ شتێکمان نەکردو واتە دیسانەوە ئینتیمای نیشتیمانی بوونی ئێمەیان کرد بە ئینتیمای حیزبی موچە و داهاتی خۆم کە لە بەرامبەر ئەرک و لێپرسراویەکە پێم ئەدرێ کەوتە ژێر ڕکێفی لایەن و دەستێک و مەزاجیەوە
دیسانەوە من وەکو هاوڵاتی زەرمەندە بم ئەگەر هیچ لایەنێکی خراپی هەژماری من باس دەکەم. حکوومەتتی هەرێمی کوردستان بۆ هەموو ڕاوێژکاری هەیەی هەموو ڕۆژێک چارەسەر خاتە بەردەست هاوڵاتیان، بەڵام چارەسەری هاوڵاتیان لە هەموو کۆمەڵگایەکە لە پێشکەوتو دواکەوتو لە وڵاتێکی سیستەمی دیموکراسی سیستەمێکی تێکەڵ سیستەمی ئیسلامی دڵنیاییە. هاوڵاتی چارەسەری ئەوەیە دڵنیا بێت لە موچە و ماف و دەستکەوتەکانی خۆی کەواتە چارەسەر ئەوەیە هەژماری من ڕەت بکرێتەوە موچەی هاوڵاتیانی ئەم هەرێمە بە نیشتیمانی بکرێ واتە لە بەرامبەر ئەرکەکەیان موچە لە کاتی خۆی وەربگرێت لە ڕێگەی دام و دەستگایەکی گشتی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتا بێت. من هەمیشە واڵم با نەڵێن لێرەیە هەم دیسانەوە نایەکسانی باسەکەین بەڵام کۆتاشت و سەرتاشتی من ئەوەیە زۆر حەز ئەەکەم هەموو ئافرەتێک کاتێک کە لەسەر پرۆسەیەک یان لەسەر هەژماری من قسە ئەکا بە لایەنە زانستیەکەیەوە قسە بکە و شوێن کۆمەڵ نەکەوێت. ئەگەر ڕەکەی بۆ چوونەکەی یونیکە یعنی ڕێکی جیاوازە با بیڵێت گرنگەوەیە بۆ چوونەکانی خۆی دەربڕێت گرنگ ئەوەیە بتوانێت هەژماری من کاتێک کە من وەکو ئافرەتێک وەکو مامۆستایەک قوبوڵی ناکەم لەسەر بنەمای زانستی قوبوڵی ناکەم ئەویش بە هەمان ڕێچکە و ڕێبازی ئێمەیە بڕوات.